خزمەتی ئێوە فێرخوازانی پۆلی 12 جارێکی تریژ مامۆستا ئەنوەر عوتمان لە ئامادەی کلێڤەر و لە ئامادەی ئازادی کوڕان بە ئێوە دەگاتەوە لۆ تەواوکردنی بابەتی مەدح الرەسوول و مەدح المهاجرین لە قەسیدەی بوردەی کەعبی کوڕی زوهێر. لەوانەیە یەکەم باسی ژیانیمان کرد، قەسیدەکەمان کوردە کوردی و شیکردنەوەیەکی لایانی بەلاغی و لایانی نەحویشمان لە بۆ کرد لەگەڵ لایانی ئەدەبی. ئێستا دێن و شەو ماناکان باز دەکەین لەگەر وەڵامدانەوەی پرسیارەکانی. دەڵێ لە وشە و ماناکانی کە لە قەسیدەکەی هاتیە معانی الکەلیمات ئونبئتو یعنی ئوخبرتو یعنی هەواڵم درایتێ. ئەوعەدەنی بە مانای هەدەدەنی یعنی تەهدیدی کردیمە، باسم کرد لەوانەی یەکەم. وعدەنی لە بۆ بەشەڕەنی و لە بۆ مژدە و شتی خۆش بەکاردێ، بەڵام ئەوعەدە لە بۆ هەڕەشە و چاوسورکردنەوە بەکاردێ. نافلە بە مانای هیبە و عەطاء دێ، بەخشین و دیاری. ئەلوشات کە جەمعە، جەمعی تەکسیرە، مفرەدەکەی ئەلواشی، مفرەدەکەی ئەلواشی. ئەلواشی چێە؟ تەمان دەی مفرەدەکەی بزانی. هو الذي ينقل الحديث ئەو کەسێکەوە قسە لە کەسێکەوە بۆ کەسێکی دەدەبا، لۆ قسە لە کەسێکەوە لە بۆ کەسێکی کردەبا بە مەبەستی فتنە و دووزمانی کردن. مهند واتە سەیف، زۆرێکە لە جۆرەکانی شمشێر. عوسبە یعنی جەماعە، یعنی تاقم، لێرە بە مانای قەبیلە هاتیە. قڕیش قەبیلە عەرەبیە تەسکن فی مەکە، تەسکن فی جەزیرە العەرەبیە، تیرەیەکی عەرەبیە. بەطن بە مانای داخل دێ، گوتمان پێچەوانە و ضدەکەشی خارج. زولو یعنی هاجر و کۆچ بکەن و بڕۆن. ئەنکاز یعنی جوبەنا کە مفرەدەکەی جەبانە واتە ترسنۆکەکان. کوشف بەو کەسانە دەگوترێکەوە لە کاتی جەنگانە خوودان لەسەربی تا سەریان بپارێزی، نەزرێشیان لە بەربی دڕعکەوە لاشیان لە چەکی دوژمنی بەرامبەر بپارێزیتن. میل الذين مال عليهم الدهر، میل ئەو کەسانەی کە زەمانە پشتی بە عەردی دادانە و تووشی شکستی کردینە. المعازيل الذين لا سلاح معهم، ئەو کەسانەی کەوا چەک و تفاقی جەنجیان نییە. الشم يعني مرتفع و بەرز. لبوس يعني لباس و جلو بەرگ، ثياب. الهيجاء يعني الحرب، گوتم لە منهەجیمە بە ئەلوەغا شاتیە، ئەلوەغا وەکو تەرفەی کوڕی عەبدوێ گوت. السربال كل ما يلبس من قميص أو درع، هەر شتێ مرۆڤ لەبەری کرد زات چ زرێ شەڕ بوو چ جلو بەرگ بوو پێدەگوترێت سیربال. العرانین عظم الأنف، بەرزی ئێسقی کەپووە. ئەو زەلۆیە کە شەم العرانین بەیەکەوە لێک دەدەین بە مانای لوت بەرز نایە، بەڵکو بە مانای ئەعیزە و باد، ئینسانی شکۆدار و ئینسانی بەعیزەت و ئینسانی گران. ئێستا دەچینە سەر معجم النەسی و دەلالات و وەڵامدانەوەی پرسیارەکان لەلایەنی فەرهەنگ و قاموسەوە. یەکەمین پرسیار داوای چمان لێ دەکا؟ داوای ئەومان لێ دەکا کۆمەڵێک وشە دەربینین، ئەو وشانەی کەوا چ سیفەتێکیان هەیە؟ ئەو وشانە وشەی غەریبن، وشەی نامۆنە. ئەو وشانە ئێستا بەکار نایەن، وشەی کۆن بەکار دەهات. الصعبة الفهم، بە ئاسانی نەک ئێمە عەرەبەکانی سەردەمی ئێستاش بە ئاسانی تێی ناگەن. زادەری ئەو وشانەم لۆ دەربینە کە نامۆنە و بە ئاسانی تیان ناگەین، پاشان هۆکارەکەشمان پێ بڵێ تێمان بگەینە لەبەر چ ئەو وشانە سەعب و قورس و غەریبن. دەرێن وشەی نافلە، ئێستا ئێمە دەرێن هەدیە و دەرێن عەطاء. وشەی مهەنەد، ئێستا ئێمە دەڵێن سەیف. سەرابیل، ئێمە دەرێن ثیاب. ئەو وشانە قورسن، زۆر بەکار نایەن. هۆکارەکەی چییە؟ سەبەبەکەی چییە؟ لەم تەعود اليوم كثيرة التداول، هەر وشەیەک زۆر بەکار نێ بێگومان نامۆ دەبیتن. سەبر سەبر ئەسڵەن وشەکە هەربوونی نامینێ. پرسیاری دووەم دەرێ لۆم ڕۆنکەوە کە ئەو قەسیدەیە پەیوەندێکی بە ژیانی هەیە. چۆن پەیوەندی بە ژیانی نییە؟ گوتمان شاعر هەجووی پێغەمبەرمانی کرد صلی الله علیه وسلم، واتە قسەی ناڕێک و ناشایستەی بە پێغەمبەرمان وت. پێغەمبەر صلی الله علیه وسلم خوێنی حەلال کرد گەر وازنێنێ، پاشان هات داوای ئەمانی کرد بووە موسڵمان،
پێغەمبەر عەفوی کرد ئەوە لە چ باس کرایە ئەوە لە پێنج بەیتی یەکەم کەواتە پێنج بەیتی یەکەم پەیوەندی بە ژیانی کەعب هەیە لە قسە گوتن بە پێغەمبەر و مسلمانان و لە بوونە مسلمان و لە داوای لێبردنکردن هەر هەمووی لە پێنج بەیتی یەکەم باس کرایە ئەو قەسیدەیە ئەگەر لێ ڕۆم ببینەوە هەست دەکەین دوو جۆرە بەهای تێدایە قیام واتە بەها هەم بەهای ئیسلامی تێدایە هەم بەهای جاهیلیشی تێدایە بەهای جاهیلی و بەهای ئیسلامی تێدایە کەواتە ئەو قەسیدەیە پێمان دەرێتن کەوا کەعب تەمەندرێژ بووە هەم سەردەمی نەفامی بینیە هەم سەردەمی ئیسلامیشی بینیە پرسیاری تر دەڵێ لەو قەسیدەی چ جۆرە بەهایەک لە پێنج بەیتی یەکەم هەیە چ جۆرە بەهایەکی پۆزەتیڤی ئەرێنی جوان لە پێنج بەیتی یەکەم هەست پێ دەکەین دەرێن ئەلعەفو طبعا عەفو بەهایەکی صرف ئیسلامیە لەبەر ئەوەی سەردەمی نەفامی شانازیان بە عەفو بە لێبوردەی نەدەکرد بەڵکو شانازیان بە توندوتیژی دەکرد بەڵام ئیسلام هات یەکەمین بەهاگرنگی پێدا عەفو مەواعیظ ئامۆژگاری القورئان الکەریم قورئانی پیرۆز الرسول نور سرا و ڕۆناکایەتی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم الرسول سيف الله بەرگریکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دین وەکو شمشێرێ ئەوانە هەموو بەهای ئیسلامینە و پەیوەندی بە جاهیلیەت نییە پرسیاری چارەم کە مهمە پرسیاری چارەم کە پرسیارێکی مهمە داوای چمان لێ دەکا داوای ئەوەمان لێ دەکا دەرێ ئەو حەدەثە ئیسلامیە کەبیرە ئەو ڕووداوە ئیسلامیە گرنگە چییە کەوا لە بەیتی شەشەم کەعب ئاماژەی لۆ کردیە بێگومان لە وزاری پێت نارێ بەیتی شەشەم لەبەرەوەی مەطلوب نییە لە تو لەبەریکەی بەیتەکە لۆ دەنووسی یان دەری لە قەسیدەی بردا چ ڕووداوێکی ئیسلامی گەورە ئاماژەی پێکرایە هیجرەت الرەسوول کۆچکردنی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە مەککەوە لەبەوە یەثریب کە یەثریب ناوەکەی گۆڕدرا بووە مەدینەت نەبی صلی الله علیه وسلم مەدینەت المنەوەڕە جا لۆ کۆچکردنی پێغەمبەر هیجرەت ڕووداوەکی گەورەیە لەبەر ئەوەی سەرەتای ساڵی ئیسلامیە تەقویمی ئیسلامی طبعا ئێمە تەقویمی مەسیحیمان هەیە کە ئیوان سەرە ساڵەکەیان لە مانجی یەک دەست پێ دەکات ئەمە دەزانین بەرام تەقویمی ئیسلامی سەرە ساڵی ئیسلامی کە ئێستا وا باوە بە تەقویمی عەرەبی کە بەخۆی تەقویمی ئیسلامیە جیاوازە لە چ ڕۆژەش دەست پێ دەکات بە لەدایکبوونی عیسا دەست پێ ناکە عەلەیهی سەلام بەڵکو لەو ڕۆژێک کە موسڵمانان هیجرەتیان کردە لە مەککە لە بۆ مەدینە ئەو یەکەمین ڕۆژیتی ئەو جا باسی ئەو ڕووداوای کردیە لۆیە حەدەثێکی ئیسلامی گەورەیە پرسیاری پێنجەمیان تەمان گوتم پرسیارێکی مهم بوو ئەوە پرسیاری پێنجەمیان ئەستەخرج من البەیتین الأخیرین لە دوو بەیتی کۆتایی چ دەربهێنین لە دوو بەیتی کۆتایی ئیشارەت بە چ بدەین دوو شتی دەوێتن لەگەر ئەوەی کەوا ئەو قەسیدەیە کەعب لە سەردەمی موسڵمانبوونی نووسیتی بەڵام حەز دەکەین ئەو قەسیدەیە کاریگەریەکی سەردەمی جاهیلی هەر پێوە دیارە قەسیدەکە تەئثیر و کاریگەری چ پێوە دیارە بەهای جاهیلی تێدایە هەز دەکەی هێشتان خڵت و خاری و تەپ و تۆزی جاهیلی لە شعرەکەی بوونی هەیە بەڵگەی بینەوە بەڵگەمان الشجاع والعنفوان زۆر تەرکیزی کردە سەر ئازایەتی و تند و توژی و ڕوبەڕووبوونەوە و جەنگ التەسەلح شانازیکردن بە چەکداری تعود الصبر خۆڕاگری النصر سەرکەوتن التەماسك بعد الهەزیمە خۆگرتنەوە لە پاش شکست ئەو بەهایانە زیاتر جاهیلەکان شانازیان بە ئازایەتی و بە هێزی باز و ئەو شتانە دەکرد لۆیە ڕاستە قەسیدەکەی ئیسلامیە بەس تازە بوویتە موسڵمان لەگەر بوونە موسڵمان و یەکە و دەقە ئەو شعرەی گوتیە لۆیە هەز دەکە هێشتان بەهای جاهیلی لە قەسیدەکە بوونی هەیە ئێستا دەچینە سەر تەراکیب النەص پێکهاتەی قەسیدەکە باز دەکەین بزانین قەسیدەکە لەلایەنی پێکهاتە چییە یەکەمین پرسیار دەرێ في البيتين الأولين لبيت یەکەم و دووەم يتركب الشطر الأول من جمل فعلية وەکو باسمان کرد لای ڕاستەی زیاتر جملەکان جملەی فعلی بوون بە فعل دەستیان پێ دەکرد بەڵام لای دووەمی جملەکان
لای دووەمی عجز البەیتەکە زیاتر جملەکان اسمی بوون و بە ئەلیف لام دەستیان پێکرد بوو. چی لێمان دەوێت دەلالە؟ ئێمە لە سەرەتاش لەوانەکانی چەمکە بەلاغیەکان باسی ئەو شتەمان کرد گوتمان لەبیر مەکەن جملەی ئیسلامی دائما ثبات و استمرارە، جملەی اسمی عفوا جملەی اسمی دائما ثبات و استمرارە، بەڵام جملەی فعلی حدثی طارئە. ئێستاش هەما وەڵامی جاران دەدەینەوە. دەرێن شەطر الأول لای ڕاستەی حدثی طارئ بوو، ڕووداوی کاتی. ئێلۆ ڕووداوی کاتی بوو لەبەر ئەوەی جملەکان جملەی فعلی بوون. بەڵام شەطر الثانی لای دووەمی ثبات و استمرار بوو. لەبەر چ ثبات و استمرار بوو؟ لەبەر ئەوەی لای دووەمی جملەکان جملەی اسمی بوون. دووبارەی دەکەمەوە لای ڕاستەی شەطر الأول جملەی فعلیە دەلالەکەی حدثی طارئ و کاتیە. لای دووەمی العفو العذر جملەی اسمیە دەلالەکەی ثبات و استمرار و نەگۆڕیە. ئەوەشیان پرسیارێکی گرنگە، بەڵێ یەکێک لە پرسیارە گرنگەکانە. پرسیاری تر ما دلالة المصدر الوارد في مطلع البيت الثالث؟ طبعا لسرتاي بيت السيام شاعر سيبكار هنا أبو مهلا هداك الذي أعطاك نافلة القرآن فيه عظو وتفصيل زا مهلا أمن يجي لو أنا كان باسم كنت قلت أمر تسار زوري هي لبروغرامي ما فعل أمر فعل مضارعي مجزوم كلام الأمر دسيت السار مصدر نائب عن فعل أمر لقر اسم فعل أمر زا أوين سيا مهلا مصدر نائب عن فعل أمر كيا سيا مصدر نائب عن فعل الأمر كيا لا تفعل يقول جراية لفعل تمهل فعل أمر كيا أدي مهلنك وثمان مصدر نائب عن فعل أمرك دري زاني من مهلا بمعنى أمر دي بس دلاليتيا طبعا برا زان أجر هاتو أمر لأعلى ولا بو أدنابي لبروردگار لبو مروفي أو أمر حقيقية بلام كاتي أمر طلب لأدنى ولا بو أعلى لمروف ولا بو خداي قورة بيتن أو مجازا نكو أمر نية أو لو دعاي بكاردي مروف لبو خواي قورة دعايا اهدنا الصراط المستقيم راس فعل الامر بلام دعاء اي اجا مروف لبو مروف بي ليك اسابن مروف لبو مروف يك اس بيدغوتري تنت بيدغوتري التماس ذا او قصيدان دلاله سبو بابا دلاله ترجي رجع كردن لبيغمبر صلى الله عليه وسلم التماس كردن لوتسه عفو لبيغمبر ماندوي صلى الله عليه وسلم كواتا أمري أو قصيدة وكو زارك لو زاري هاتي توا ما نايتكا كردنو التماس كردنو لي بردي ديتين والله أوشان بسياري قرنجا بسياري سيميشكا أوشان لو زاري هاتي توا ضلي دو أداة توكيد هيا لبيت الخامس سن أداة ما نهبو دو يكميان إن الرسول لنور إن مشدد لبو توكيدي بكارده هروها لنورش لام الداخل على النور لا نور أو لام بفتحي كتسوب سو شي نور لوي بيسلماني تأكيد كاتوا كبويت مسلمان ولبو برجوان دينا بويتيو إيمان ضليات زي جير ولوي دو زاران تأكيد دكاتوا كوا پیغمبر صلى الله عليه وسلم نورو تسراو شمشيري پروردگار مانا بالي سياري سار استخرج من البيتين الاولين الكلمات والتعبيرات المتكرره سوي شيء زور دوباره كتوا ستعبير شيء زور دوباره كديتوا نشاني عندك ان ضلين زياتر اويك كعب دوباره كتبيتوا بريتيب ولا والشيء رسول الله پیغمبر اخواي صلى الله عليه وسلم لقال والشيء العفو لبر او زور بيوستيه بوي هبوا لو خلقان بيسلميني برواي برسول الله يا ببيغمبراتي محمد يا صلى الله عليه وسلم هروها لو يزور عفي بكارينا لبروي قالك بيوستي بعفو بوا بيشت قصينا شايستي بمسلمانان وببيغمبر قدوس صلى الله عليه وسلم استا زور بيوستي بوي هيك بيغمبري خو عفي بك لو يزور صفتي عفو ببير بيغمبر صلى الله عليه وسلم مسلمانان تردهيني توا بسياري بينزم دري قصيدك لاني اسلوب كوبو
بيت يكم دوام أنبئت أن رسول الله أوعدني والعفو عند رسول الله مأمول وقد أتيت رسول الله معتذرا والعذر عند رسول الله مقبول خبري بكاري نابو هيس أمر نهي ونداء طلبي تدانابو والله بيت السيم وتسارم مهلا هداك الذي أعطاك نافلة القرآن فيها مواعظ وتفصيل لا تأخذني بأقوال الوشاة أمر نهي بكاري نابو بو إنشاء طلبي لبيتي بينزم دەست پێ دەکاتەوە هەتا ئەخیری جارش کە دەبیتەوە خەبەری کەواتە تەلاعوب و یاری کردیە بە ئوسلوب خەبەری ئینشائی خەبەری وەکو باسمان کرد بەیتی یەکەم و دوام خەبەری بوو پاشان بووە ئینشائی لە سێهەم و چارەمی پاشان جارێکی تریش بووە خەبەری ئەوە لۆ سەبەب چییە ئەوەندە یاریکردنە بە ئوسلوب هەموو سەبەبەکە ئەوەیە تەڵەب لە پێغەمبەرمان دەکات صلی الله عليه وسلم لەوەی پێغەمبەری خوای عەفوی بکاتن هەموو شێوازێکی بەلاغە و ڕەوانبێژی بەکارهێنایە بەس لەوەی سۆز و عەتفی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەو خۆی ڕابچێشیتن و هەروەکو سەرکەوتوش بوو لە ئیشەکەیەوە عەتفی پێغەمبەرمانیشی ڕاکێشا پرسیاری شەشەم کە زۆر مهمە پرسیاری شەشەم یەکێکە لە پرسیارە هەرە گرنگەکان دەڵێ خطاب المباشر شێوازی قسەکردنی ڕاستەوخۆ گوتمان خطابی مباشر ئەمری تێدابی نەهی ئیستفهام نیدا ئەوە خطابی مباشرە گوتمان ضەمیری ئەنتە ئەنتی ئەنتم کەوا لە بۆ کەسی دوو بەکاردێن یاخود فعلێک چی پێوەبی فعل ماضیەک تا تی ڕەئەیتە ڕەئەیتی یاخود گوتمان فعلێک کۆتایی بە کاف دێ احتەرەمتوکە احتەرەمتوکی یاخود ئیسم ئیشارەکان ئەلەوەیان خطابی مباشر کەنجێ بوو خطابی غێر مباشر کەنجێ بوو دەرێ لە بەیتی سێەم و چارەم لۆ کۆتایی بە تایبەتی بەیتی سێەم و چارەم بە تایبەتی بەیتی سێەم و چارەم کە کتاب زیاتر باسی بەیتی سێەمی کردیا خطابەکە مباشرە لۆ مەهلەن ئەمرە چارەمش لا تەأخذنی ئەوەشیان نەهیە ئەمر و نەهی دەبتە خطابی مباشر بەڵام دەرێ ئەدی چێن دەرێ خطابەکەی غێر مباشر بۆ ناڕاستەوە خۆ بوو دەڵێ بەیتی یەکەم هەواڵم درایتێ کە پێغەمبەری خوا هەڕەشەی لێ کردیمە هەواڵم درایتێ و هەڕەشەم لێ کرایە شێوازی ناڕاستە خۆی بەکارهێنا لەوێ خطابەکە غێر مباشر بوو بەڵێ پرسیارێکی گرنگ بووە پرسیاری هەفتەمیش تەشبیه طبعا ئەو بەیتی پێنجەم دەرێت تەشبیهم لۆ دەربینە دوو تەشبیهی تێدایە چەند تەشبیهی تێدایە دوو سەرەتا هاتیە مشەبەهەکە هەر یەکە مشەبەهەکە ڕەسوڵ اللهە پێغەمبەری خوای مشەبەهە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوای بە چ چواندیە مشەبەه بیهەکە چییە ئەننوور تەشبیهی پێغەمبەرمانی کردە صلی الله علیه وسلم بە چرا ئەداتی تێدایە نەخێر ئەداتەکە حەزف کرایە خاڵی هاوبەشی وەجه الشەبەهی نێوان پێغەمبەر و نوور چییە صلی الله علیه وسلم الهیدایە وەجه الشەبهەکەیە صفەتی هاوبەشی نێوان پێغەمبەر و نوورەکەیە هاتێ لە لای دووەم دیسان تشبیهی پێغەمبەرمانی کردیا مشەبەهەکە صلی الله علیه وسلم بە چی تشبیهی کردیا بسیف الله مشەبەهەکە هەمان کەسە پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەس مشەبەه بیەکە سەیفە سەیف اللهە کە وشەیەکی لێک دراوە سەیف الله ئەوە المشەبەه به ئایا خاڵی هاوبەشی نێوان پێغەمبەر و شمشێر چییە وەکو چۆن شمشێر دیفاع دەکات لە دینی خوای گەورە پێغەمبەریش دیفاع دەکات لۆیە دیفاعەکە وجه الشبهەکەیە صفەتە هاوبەشەکەیە بەڵێ پرسیاری تر دەچینە سەر زۆری نەسەکە بینایی نەسەکەی بزانین چۆن کرایە دەڵێ ئەو قەسیدەیان دەربارەی چییە دەربارەی ئیعتیذار شعری ئیعتیذار و داوای لێبوردنکردن هەروەها شعری چی تریش جگە لە ئیعتیذار مەدیح ئیعتیذار و مەدیح دەڵێ ئیعتیذار لە چێن دەرێ هەبوو دەڵێم چواربەیتی یەکەم داوای لێبوردنکردن چ بوو چواربەیتی یەکەم بوو ئەدی مەدیح لە چێن دەرێ هەبوو مەدیح لە بەیتەکانی کۆتایی بوو چواربەیتەکەی کۆتایی سیاریت کردیان دەرێ إلى كم قسم تقسم هذه القصيدة ئەگە ئەو قەسیدەم لەو کێ بەش هەر بەشێک و ناوەتشی لێ بنێ دەرێن دەتانین وا باشە بیکەینە چوار بەش قەسیدەکەی دەتانین بیکەینە چار بەش بەیتی یەکەم و دوام بەیتی یەکەم و دووەمیان
ناوی لێنێن ئەلیعتیذار. بەڵێ قسمی یەکەم ناومان لێنا ئیعتیذار داوای لێبوردنکردن لە چ پێکاتوە لە بەیتی یەکەم و دووەم. قسمی دووەم بەشی دووەم کە بەیتی سێم و چارەم دەگرتەوە دەتانی ناوی لێ بنێن الدفاع عن النفس. طبعا کەعب چی دەکرد؟ بەرگری لە خۆی دەکرد، دەگۆ گوناحم نەکردیا، قسەم نەگوتیا، خەڵک بە خراپە باسییان کردیمە. بەڵام بەیتی پێنجەمیان کە بەشی سێمی شعرەکەیە، بەیتی پێنجەمیان تایبەتە بە چێ؟ بە مەدحکردنی پێغەمبەرمان، مەدحی پێغەمبەرمان دەکات صلی الله علیه وسلم. ئەدی سێ بەیتەکەی کۆتایی کە بەشی چارەمی قەسیدەکەیە، سێ بەیتەکەی کۆتایی مەدحی مهاجر و کۆچەران دەکات وەکو گوتمان، بەڵام مەدحی ئەنساری تێدا نییە. بەڵێ ئەوە دابەشکردنی قەسیدەکەی. بچینە سەر هەڵسەنگاندنی و تەقییمکردنی قەسیدەکەی. لە هەڵسەنگاندن و تەقییمی قەسیدەکەی دەرێن سه شتێکی داوا دەکات لەوە دەرێ پێم برێ سێ زۆرە بەها لەو قەسیدەیە هەیە. سێ زۆرە قیەم. قیەم یعنی بەها. هەیتمان بەهای ئیسلامی، هەیتمان بەهای مێژووی، هەیتمان بەهای ئەدەبی. بەهای ئیسلامیەکان چوچنە باسی عەفوی کردە لێبوردەیی، ئامۆژگاری قورئان، ئیمان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەو شانە صرف ئیسلامینە، بەهای ئیسلامی. ئەدی بەها مێژوویەکە چییە؟ باسمان کرد، جارش کرد دەرێنەوە، دەرێن ئەو قەسیدەیە ئاماژەی لە بۆ هیجرەتی پێغەمبەرمان کردی صلی الله علیه وسلم. جە هیجرەتی پێغەمبەر چه عەلاقەی بە مێژوو هەیە؟ با دەست پێکردنی مێژووی ئیسلامی، مێژووی عەرەبی، مێژووی هیجری لەس دەست پێ دەکات لە کۆچکردنی پێغەمبەرمان لە مەککەوە لەوە مەدینە. ئەدی بەهای ئەدەبی چ تێدا هەیە؟ دەرێن جەمال القەسیدە، قەسیدەیەکی زۆر جوان و زۆر قشت و قەشەنگ و بەناوبانگە. جوانیەکان لە چ خۆ دەبینتەوە؟ لا صور شعرية رائعة جديدة. وێنەی شعری زۆر جوانی تێدا. ئەی ئەگەر قەسیدە وێنەی تێدا نەبوو لە چێن دەرێ قەسیدەیە؟ وێنە و تابلۆی قەسیدەی زۆر جوانی تێدایە، چکە هەر وێنەیە خەیاڵ دروست دەکات. ئەجا وێنەکە چ بە تەشبیه بی، چ بە تەشخیص بی، گرنگ ئەوێ وێنەی جوانی تێدا بی دەکا خەیاڵی تێدا هەیە. خەیاڵش چییە؟ یەکێک لە مکەوینات و توخمە سەرەکیەکانی قەسیدەی جوانە. چیتری تێدایە؟ إيجاز في التعبير. كرد بري بالك باسي إيجاز ما كرد قلت ما إيجاز بريتيا لا التعبير عن المعاني الكثير بالقليل من الألفاظ. در برينة يقدار زور بتسوي كم بالي يتشان كعبة باشان ديخين المتنبج لسردمي عباسي كان همان إيجازي بكار هنا. سيتر بيت قال الصور الشعرية كقلت ما أو يكمين خالد زواني صور الشعرية دوميان إيجاز كرد بريا أي سيميان تيا براعة في الوصف والاعتذار والمديح. براسي داهينر بوا، براسي بهادار بوا لتسه لوصف كردني بيغمبري صلى الله عليه وسلم، هروها لداوالي بركدنو لمدحي كواتا أو قصيدة بهاي ديني وبهاي إنساني زور جرام بهاي تدابوا. بلي كوتاي من با قصيدة كهنا بشي كدنوشي تنها أوي ما إسا زاني بسياري وزاري تون لو بابتا هاتي توا. أنبئت أن رسول الله أوعدني دري شوازي خطابك يتيا. إيه فرمانك مبني المجهول بكارينا لو شوازي خطابك غير مباشرة والله مراستك تيا با بسياري دوام إن الرسول لنور يستضاء به پیغمبری خوا صلی الله علیه وسلم تسرایا أو بيت تسيت داهية داوالي بردن كردن نخير مدحي مهاجراني كديا نخير أدي مدحي تشي كديا بيقوما مدحي پیغمبری كديا صلى الله عليه وسلم لو والله مراستك كان جي سياري تري وزاري درباري وقصيدة هاد بيتوا وقد أتيت رسول الله معتذرا هات ملاي پیغمبری خوايو داوای عذر لي بردايم كرد دري لا يكمي وكزاني من جملة فعلية آية أو جملة فعليانا أو جملة فعليانا دلالة أنتيا أخذ جملة فعلي أما زور لما يجد سنزار باسمان كديا حدثي شي طارئة رداوي كاتي لوي والله ما كتشانا با والله مراستا بەڵێ ئازیزان لێرە کۆتاییمان بە بابەتی مەدحی پێغەمبەر و مەهاجیران هینا کە لە قەسیدەی بوردا کە بە قەسیدەی بانەت سوعادوش بەناوبانگەی کەعبی کوڕی زهێر بە هیوای ئەوەی سوودێکی زۆرتان لێ بینی بیتن و بتانن لە وزاری
نمرەیەکی باشی لێ بهێنێن کامەران بن